قەزای پێنجۆن جگە لە شوێنە گەشتیارەکانی خاوەن خاکێکی باپیتی کوشت و کاڵیە. ساڵانە دەیان جۆری بەرەمبوومی میوە و سەوزە لێرە بەرەمدێنرێت، بەڵام لەم ساڵانی دوایەدا بەکارهێنانی نایلۆن لەلایەن جوتیارانەوە بۆ هێشتنەوەی زەوی کوشت و کاڵەکانیان بە شێداری بووەتە دیاردە و نەریتێک کە وەک هەڕەشە بۆ سەر ژینگە و کوشت و کاڵی سنوورەکە لێ دەڕوانرێت، بە تایبەت کە دوای وەرزی کوشت و کاڵیش نایلۆنەکە کۆناکرێتەوە و تێکەڵ بە خاکی ناوچەکە دەبێت. ئەم نایلۆنە نەبێ ئەو شووتیە نابێت لەبەرەوەی کە ئەگەم لایلۆن نەبێ ئاوی زۆرتر دەوێت شووتی ئەرزەکە وشکە بێتەوە وە جوتیا لە ناچاریە مەجبورە بەکاری بێنێ بۆ لە هەمان کاتە ئەگەر ئەم ئەرزە تا 3 ساڵ ئەم لایلۆنێتیان ڕاکرێ ئەم ئەرزە حسابەکەی فتە بێت. ئەتوانم بڵێم لە سایە 6 بۆ 7 خەتابار لایەنی کۆمەڵگە و هاوڵاتیانە چۆن من لایلۆنەکەدا ئەخەم ئەگەر پاش 2 ساڵ 3 ساڵ هەمان ئیش لایلۆندا بخەیتەوە بەسەرێکە زەویەکە بەکار نایێت. ئەمە یەک لەو خاڵانەی کە زەرێکی زۆر گەورەی هەیە بۆ ژینگە زەوی خاکی پێنجوێن ئەم دەشتی پێنجوێنە ئەتوانم بڵێم لە سایە هیچ نەبێت بە بۆچوون بە بیردۆزی لە سایە 6 بۆ 7 کراوە بە فەلاحەت لە سایە 7 بێ بە پلاسیک ئەم ژینگە وێرانە بێت. شارەزایەکی بواری ژینگە باز لە مەترسیەکانی بەکارهێنان و جێهێشتنی ئەم نایلۆنە دەکات و دەشڵێت بەردەوامبوون لە بەکارهێنانی ئەم نایلۆنە مەترسی گەورە دروست دەکات. گومانی تیانی هۆشیاری ژینگەیی پێویستە لەسەر تاک بە تاکی هاوڵاتیان و ئەو برابەڕێزانی کە کاری کشتتوکاڵی دەکەن پێویستە چەندێ هۆشیار بن لە بواری کارەکەی خۆیانە هێندەش هۆشیار بن لە بواری ژینگەیە. ئەوەی کە ئێستا باز دەکرێت یەکێکە لەو دیاردانەی کە براجوتیارەکان لە کاتی چاندندا بەشێکیان نایلۆن بەکاردێنن ئەویش بە مەبەست 1-2 هۆکارێکێکیان بۆ شێی ئیشەکە یاخود بڵین بەردەوام شەی تەڕیە بێ دۆمیشان بۆی کە بژاری نەبێت و کەمتر ئەرگ بکێشن. بەڵام لە هەمووی خراپترەوەیە کە لە دوای تەواوبوونی کارەکانیان بەشێک لەو نایلۆنانە هەڵ ناگیرێت و لە شوێنەکان فڕێدرێ. ئەمە خۆی لە خۆیان مەترسی هەیە لەسەر ژینگە و لەسەر ئەو زەوەی کە جارێکی ترەوان دەیکەنەوە بە کشت و کاڵی. بۆیە پێویستە ئێمە ناڵین بەکار نەهێنرێ، بەڵام دەکرێت بەشێک لەو نایلۆنانە نایلۆنێک بێ مادەیەکی باش بێت و کوالێتی بەرز بێ دەکرێت چەند وەرزێک ئەم جوتیارە بەڕێزانە کۆیکەنەوە و هەڵیگرن و جارێکتر بەکاری بێنەوە. ئەگەر نا هەمومان دەزانین کە تەمەنی ئەو نایلۆنانە هێندەی تەمەنی مرۆڤ دەبێ، ینی بە 100 ساڵ و زیاتر نایلۆنەکان شیتەڵ نابێتەوە. بۆیە پێویستە لەسەر لایەنی پەیوەندیدار بۆ نمونە لایەنە کشت و کاڵەکان ڕێنمایی بدەن بۆ براجوتیارانە کە مادەیەک بەکاربێنن کە لایەنی کەمترین زەرەر بە ژینگە بگەێنێ و ئەگەر واژ نەبێ دەکرێت لە کاتی تەواوبوونی کارەکانیان جارێکترە و نایلۆنە بە شێوەیەکی باش هەڵگرن و جارێکتر بەکاری بێنەوە. لای خۆیەوە بەڕێوەبەری کوشتتوکاڵی پێنجۆن دەڵێت ناتوانن ڕێگر بن لە بەکارهێنانی نایلۆن، بەڵام داوا لە جوتیاران دەکەن هۆشداریان لە سەر زیانەکانی نایلۆن زیاد بکەن تاوەکو لانی کەم پاشماوەکەی لە خاکەکەیدا بەجێ نێڵن. نایلۆنی کە بەکارهێنێت لەمڕۆ بۆ کشتتوکاڵکردن لە زەوی کشتتوکاڵەکاندا ئەگەر بمێنێتەوە لە خاکە زەریری ئەبێ بۆ ئەو خاکە بۆ چەند ساڵی داهاتووە ئەبێتەوەی لە دەستدانی ئەو بەها خۆراکی یونانێکە لە خاکەکە هەیە. بەڵام من داواکاریم لە جوتیارانەیە کە بۆ ئەوەی زەویەکان بە پیتی بمێنێتەوە و چەند ساڵێتی بەردەوام بێ بۆ بەکارهێنانی لە دوای کۆتایی هاتنی وەرزی پێگەشتنی بەربوومەکەیان بتوانن ئەو لایلۆنیونێک کە لە ڕیان خستۆ لە زەویەکانە کۆی بکەنەوە لای ببن. پێنج محەممەد کەناڵی ئاسمانی پەیام قەزای پێنجوێن.